نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەلف سعیدی کوڕی موسەیەب. کاتێک باسی زانستەکانی فەرموودە و تەفسیر و فیقه دەکرێت، یەکەم ناو کە دێتە یاد سعیدی کوڕی موسەیەبە. ئەو لە سەردەمی خەلافەتی حەزرەتی عومەردا و لە ساڵی 15 کۆچیدا تەشریفی هێناوەتە دنیاوە. سعیدی کوڕی موسەیەب حەزرەتی عومەر و حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلی و تەواوی ئەو هاوڵە بەڕێزانەی ناسیوە کە لە سەردەمی خەلافەتی ئەم خەلیفە بەڕێزانەدا ژیاون. سعیدی کوڕی موسەیەب لەو ئیمامە ڕەبانیانەیە کە بلیمەتی بواری هزر و تێڕامان و ئەزبەرکردن بوون و هەرگیز ئەو شتانەیان بیر نەچووە کە بیستویانە. ئەو کەسێک بوو بەردەوام خەندەی لەسەر لێو بوو، بەڵام بە درێژایی ژیانی لە چەند جارێکی کەم زیاتر پێ نەکەنیوە. سیمایەکی ناوازەی وەهایە کە بەدەم هەیبەت و ترسی خودداوە، بەردەوام وەک ئەوەی لە دیداری خوددادا بێت ژیاوە و بە ئیمان و دامەزراوی و زانستەکەی و بە تایبەتیش ئاسۆی بەرزی لە بواری سونەت و فەرمودەدا خۆی ناساندووە و بووەتە جێی پەسەندی هەمووان. هەروەک چۆن لە بەسڕەدا حەسەنی بەسری هەر لە سەردەمی هاوڵانەوە قوتابخانەی خۆی دامەزراندووە، بە هەمان شێوە لە مەدینەش سعیدی کوڕی موسەیب هاتووەتە مەیدان و لە 15 ساڵیەوە دەستی بە فەتوادان کردووە. هاوڵانیش لە نێو سەرسامی و حەیرانیەوە سەیریان کردووە و ستایش و دەستخۆشیان لێ کردووە. ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی عومەر سەبارەت بە ئەو بە سەرسامیەوە فەرموویەتی: لو رأى رسول الله هذا لسره. گەر پێغەمبەری خوددا ئەم لاوەی ببینایە زۆر خۆشحاڵ و دڵخۆش دەبوو. بەڵێ، ئەو تا ئەم ڕادەیە لە چاوی هاوڵاندا بە ئەرزش و خاوەن ڕێز بوو. لە ژیانیدا بە درێژایی 50 ساڵ بۆ تەنها جارێکیش نوێژی بە کۆمەڵی لەدەست نەداوە. هەر خۆی دەڵێت بۆ ماوەی 50 ساڵی ڕەبەق لەگەڵ ئیمامدا تەکبیری دەستپێکردنی نوێژم کردووە. دەکرێت بووترێت کە لە پەرستشیدا هێندە هەستیار و لە شوێنکەوتنی سونەتیشدا تا ئەم ڕادەیە جددی بوو. هەروەک شێوەکانی خۆی گرنگیدانی پێغەمبەری خودای صلی الله علیه وسلم بە نوێژ و سونەت و جەماعەت بە میرات بۆ مابوویەوە و لەو شتەشدا کە بۆی مابوویەوە هەتا کۆتایی تەمەنی بە هیچ شێوەیەک تەمەڵی نەنواند. جارێکیان لە مەدینەدا زۆر بە خراپی نەخۆش کەوت. پزیشکەکان ئامۆژگاریان کرد و پێیان وت: بڕۆ بۆ دۆڵی عەمیق بۆ ماوەی مانجێک بمێنرەوە، ئەو کات نەخۆشیەکەت تێدەپەڕێنیت. بەڵام ئەو لە وەڵام داوتی: أصنع بالعتمة والصبح فكيف. ئەی ئەو کات بەو تەمەنەوە چۆن بتوانم بێم بۆ نوێژی بەیانی و خەوتنان. ئەو لە کاتێکدا بە نەخۆشیەوە دەتلایەوە بەرامبەر بە بەجێهێنانی بابەتێک و حکمێکی نێو سونەت تا ئەم ڕادەیە جددی بوو. ڕەنگە بیتوانیایە لە عەقیقیش نوێژی بە کۆمەڵ ئەنجام بدە، بەڵام ئەو کارەی بە بێوەفایی بەرامبەر بە ڕەوزەی تاهیرە و ساکینانی پیرۆزی ئەوێ و نێژراوانی نێو بەهەشتی بەقیع هەژمار دەکرد. بەهۆی ئەوەی بەیعەتی بە وەلیدی خەلیفەی ئەمەویەکان نەدەدا، هیشامی والی مەدینە هەموو ڕۆژێک دارێکی لە پشتیدا دەشکاند. ئیمامە مەزنەکانی دیکەی شوێنکەوتوان وەک مەسروق و تاوز دەیانوت: چی دەبێت هەر بەزار بڵێ بەیعەتت داوە و خۆت ڕزگار بکە. ئەویش لە وەڵامدا دەیوت: خەڵک تەماشای ئێمە دەکات، ئێمە چی بکەین ئەوانیش ئەوە دەکەن. گەر من کارێکی وەها بکەم، ئەو کاتە حاڵی خەڵکی چی دەبێت؟ و بە هیچ شێوەیەک نەرمی لەم بابەتەدا نەدەنواند. سعیدی کوڕی موسەیەب بۆ ئەوەی زیاتر لە ئەبوو هورەیرە نزیک ببێتەوە و بتوانێت ئەو فەرمودانەی ڕیوایەتیان دەکات باشتر فێریان ببێت، لەگەڵ کچێکی ئەبوو هورەیرە هاوسەرگیری کردبوو. عەبدولمەلیکی کوڕی مەڕوانیش دەیویست ئەو کچەی سعیدی کوڕی موسەیەب کە لە هەمان کاتدا نەوەی ئەبوو هورەیرە بوو بۆ هیشامی کوڕی مارە بکات. عەبدولمەلیک فەرمانڕەوای گەورەترین وڵاتی سەردەمی خۆی بوو کە نزیکەی 20 بۆ 30 جار لە تورکیای ئێستا فراوانتر بوو. بەڵێ، فەرمانڕەوای بەهێزترین دەوڵەت کچی سعیدی کوڕی موسەیەبی دەویست بۆ کوڕەکەی کە سبەینێوە خۆی دەبوو بە فەرمانڕەوا، بەڵام سعید سەرباری هەموو جۆرە فشارێک ئەمەی قبوڵ نەکرد. کاتێکیش هەڕەشە و گوڕەشەکان زۆریان بۆ هێنا، دەستی کچەکەی گرت و بەرەو ماڵی ئیبن ئەبی وەداع ڕۆیشت کە هاوڕێی خۆی بوو بەردەوام لە مزگەوتدا دەمایەوە. لە دەرگەیدا و پێیوت: ئەم کچەمم هێناوە تا مارەی بکەم لە تۆ.
لێم وەربگرە با منیش ڕزگارم ببێت. ئەم ئیمامە مەزنا هەروەک بڵێ پێشەنجی بۆ حەزرەتی بەهادین شاهی نەقشبەند کرد کە پاش چەندین سەدە دەهاتە دنیاوە. شاهی نەقشبەندیش لەسەر لە بەیانی ئەو شەوەدا کە کچەکەی پێدەگات دەستی دەگرێت و دەیبات بەرەو تەچیەکەی. حەزرەتی عەلاءالدینی عەتار بانگ دەکات و پێی دەڵێت ئەم شەو کچەکەم پێگەیشتووە، هەر بۆیە دروست نییە ڕۆژێک زیاتر بەسەر ئەمەدا تێپەڕێت لە نێو قوتابیەکانمدا تەنها تۆم بینیوە کە شەوان زیندوو بکەیتەوە، بۆ یەکچەکەمت لێمارە دەکەم. ئیمامە گەورەکانی وەک عەتای کوڕی ئەبی ڕەباح و قەتادە و محەممەد باقڕی، نەوەی بچووکی حەزرەتی عەلی و یەحیای کوڕی سعدی ئەنساری و زوهری لە سەعیدی کوڕی موسەیەبەوە فەرمودەیان جێراوەتەوە. ئیمامی شافعی فەرمودە مرسەڵەکانی ئەو واتە ئەو فەرمودانەی سعید بێ ئاماژە بەو هاوڵەی کە فەرمودەکەی لێبیستوە جێراوەتەوە بە بەڵگە وەرگرتووە، واتە هەروەک بڵێیت ئەو لە جێی هاوڵاندا دانراوە. سعیدی کوڕی موسەیەب تا ئەو ڕادەیە ئەمین و جێمتمانە و ڕازگۆ بووە. بەڵێ ڕەفتار و هەڵسوکەوتی سەروەرمان فەرمودە پیرۆز و تەقریرەکانی لە ڕێی ئەم داڵانانەوە بە تێپەڕبوون بەنێو کەناڵگەلی پاک و بێخەوشی وەکو سعیدی کوڕی موسەیەب بە ئێمە گەیشتون. جا ئەم سونەتەی کە لە سەرشانی ئەم مرۆڤە ئەمینانە کە ئامادە بوون بۆ تەنها یەک بابەتی سونەت سەریان ببەخشن بە ئێمە گەیشتووە. ئینشاءالله هەتا قیامەت بەرپا دەبن.